لارکوێک بینەرمانن جوانترین سلااوتانە بە لە پرۆگرامی ئەمڕۆ بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵم کە ئەمڕۆژ لەگەڵتان نابم هیوادارم کامولایەکتان هەینێکی خۆشتانە بێت و هەروە تەندروستێکی باشتانە بێت ئازیزانی ئێمە بێگومان بۆ ئێوارێش پرۆگرامێکی زۆر جوان بۆ ئامادەکردن و پێشکەشتان یەکەین کە دوو میوانی عزیز و خۆشەویست لە ستۆدیۆ لەگەڵمدان کە یەکێکیان ژەنیارە ژەنیاری سازە و هەروەها ژەنیاری تەمبورە و هەروەها میوانەکەی کێشم کە مەقامبێژێکی باشە کە هەردووکیان خەڵکی کرماشانن لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتوون میوانەکانیشم کاک سەید جەلالی یاری بەخێر بێت و هەروەها کاک پوریا ئەلا یاری بەخێر بن سەر چاوانمان خۆشحاڵین. سپاس بناوخوا سەلاو ڕێزم هەیە بۆ خدمەتی ئێوە و هاوکارانی بەڕێزدان زۆر سپاس. هەر چوار پارچەی کوردستان بە تایبەت کرمانشا و شاری سلێمانی شاری هۆنارپەروەر و ئەدیبی زۆر سپاس تۆش بەخێر بە کاک پوریا. قوربانە سپاس وەناوی خاڵقی عشق ئەرزی سەڵامم هەیە خزمەتی جنابەت زۆر سپاس هەموو دەستان دەرکاریل و هەموو چوار پارچەی کوردستان بەخێر بن سەر چاوانمان دووبارە. سەردانی ئەم جارەتان بۆ باشوور چۆن بوو؟ سلێمانیتان پێ چۆنە شاری سلێمانی؟ زۆر باشە هیوادارم هەموو جورە بمنێت. زۆر باشە. زوو سەردانەکان بۆ باشوور بەتابەت بۆ سلێمانی بۆ کاری هوەری تا ئێستا سەردانتان کردووە پێشتر؟ تایسەنە ئەوەڵ جارە ئەمە یەکەم جارتانە. زۆر باشە هیوادارم لەمە دوا لێرەش کارتان هەبێت. زۆر باشە. کاک سەید جەلال با لە بەڕێستەوە دەست پێ بکەم کە هەم ژەنیاری تەمبوری و هەروە هەم سازیش کە دوو ئامر لە تەنیشت تۆدان درراوە کە تۆ ساڵانێکی زۆرە خەریکی کاری ژەنینی ئەتوانێت بڵێن لە تەمەنی 5 ساڵیەوە خەریکیت کە ئەمەش ئەتوانێت بڵێن لە خانەوادەکەت بۆ دماوەتەوە کە هەم باوکیشت و هەروە هەم پێشتریش ئێوە هەر خەریکی کاری ژەنین بوون واتە کاری موزیک ئێوە لە ناو ڕۆحی ئێوە زۆر بەربڵاوە تا ئێستاش هەر بەردەوامە. ئیمە 800 ساڵە ئامیری تەمیرە لە ناو خانەوادەی ئیمە هەست. ئەو ئامیرە من لە 5 ساڵگی لە باوگم فێر بوومە سید منسوور یاری کە یەکی لە مەقام خوێنەیل و مەقامدانەی لە هەوزەی گوران لە کرماشانە هەروەها شاگردی براکەم بووم سید سیاوەشی یاری ئەو ئامیرە فێر بوومە. و تاوەردەورە تۆژی تر لە باوکتەوە فێر بوویت و بۆ دمایەوە و دەستە پێکرد. باشە لا تەمەنی چەند ساڵیەوە ئیتر دەستی کرد بە ژەنین؟ هەر لەو کاتی 4-5 ساڵگیە بعد لە 10 ساڵگیە لەگەڵی تەلڤیزیۆنی کرماشا شروع بە بەرهەم کردوونە بعد تا ئەلانیش لە جەشواری لە مختلف تا ئێستا بەردەوامی واتە لە تەمەنی 10 ساڵیە بە شەوەیەکی ڕاستەوخۆ دەستی کردو بە کاری ژەنینەوە ئامێرە. زۆر باشە. کاک پوریا بەڕێزیشە دەتوانین بڵێن هەم نووسەرێکی باش هەم شاعیرێکی باش هەم خاوەندەنگێکی خۆشیش کە مەقام ئەبێژیت تۆش ئەتوانێت بڵێن لە تەمەنی چەند ساڵیەوە دەستەکردە بەکاری مەقام بێژی یاخود وەکو نووسینەکانیشت؟ من لە تقریبان 14 ساڵان تەمیرە فێر بووم لە خزمەتی باوگی ئاسیتوانێت تۆ شارەزایەکی باشە هەیە لەو ئامێرە. من دەر حزور ئوستات هیچی نیم ولی خۆ بە شاگردی ئوستاد بووم بعد لە مەقامەکان و ئاوازەکانیش لە کرماشان لە زوری مامۆستا مشتەبا بەهرامی فێر بوومە لە سنی 17 ساڵان. لە تەمەنی 7 ساڵی و تۆژی تر ئەی تەمبوریش لە ناو خانەوادەمانە بیە هەر لە ناو خانەوادەکانە ئەو ئامێرە هەر هەبەوەتە هەراموتانەتوانین لە بە شێوەیەکی باش شارەزاییتان هەیە و ئەتوانن بیژەنن. زۆر باشە باس لێ کرد کە ینی 800 ساڵە کە ئەمە لە ناو خانەوادەکەی ئێوە ئەم ئامێرە بوونی هەبووە ئەتوانی بڵێن کە مێژووی ئەم ئامێرە ئەگەڕێتەوە بۆ کێی هیکێ بە وەکو مێژوەکەی؟ ئەو ئامیری ئەزەلوو بووە کە هەر ڕاحەق زهوری کردووە بەم ئامیرە بۆ خەڵق بەقۆڵ مەرۆڤ مژدەگانی دانا کە حەق ئەتێ بە ئەو ئامیر بە ژەنیاری ئەو ئامر وەلی چشتی کە ئەلان وجود درێت سەنەدی کە هەست حەجاریەلی کە لە شوش دانیال هەست حدوداً 4500 ساڵ تا 7000 ساڵ ئەو سازە بووە بە هەم ئەم شکلە دەرواقع ئەو ئامیرە پایەی موسیقی ئیرانیە ینی موسیقی کە ئەلان هەست تار و ستار ئەم سازە موزیکی ئێرانە. بەڵێ ینی پەردەبەندیە
موسیقی ایران بەم پایەست ئەمە زۆر باش ئادەمێژێکی زۆر کۆنیە و زۆر کۆنە. لە ئێرانیشە ئەتوانین بڵێن کە ناوبانگی زۆرە زۆر ناوبانگی زۆرە بەکارهێنرێت هەموو کاکەیەکان یارستانیەکان یارستانەکان ئەو ئامیرە زۆر حەیانە لە زۆر ناوخانە بەکارهێنە بەڵێ زۆر باشە ئەسێبان خۆشە ئەگەر ئامادەن هەم گوێبیستی پارچە میوزیکێکی خۆش بین بە ئامێرەکەت و هەروەها بە دەنگی کاکوریاش زۆر سپاس. هر کس بوی عشق بیو و یانش یارم و فدا خشت کاشانش رخسارم زرده و داخی آرام پیرانم کرده سامان سام کرده دردگه فرار بوی تالی دوری میون و دمار
پەنجەت نوێشە دەستان خۆش بێت دەنگی تۆژە خۆش بێ کاکوریە لە ئێستا لە کرماشان زیاتر بەچیەوە سەرقاڵن ئایا لە بۆنەکانە یاخود لە کار و چالاکی هوەریەکانە هەردووکتانە پرسیارم بۆ هەردووکتانە تاشان بەشداری ئەکەن کاکسەی جەلال سەرتاڵێتەوە لە کەرەجا فێرگەمان هەست فێرگەی خۆتان هەیە فێرگەی خۆمان بە ناوی دوچیا کە لەورە تەمبور و تار و ستار و دوچیا لەو فێرگەیە هەیە فێرێک زۆر باشە فێرخوازێکی باشیشتانەیە لەوێ بەڵێ هەستم خەڵک زۆر حەزەکە فێریم ئامێرانە بێ لەوێ هەزیان هەست بە تەمبور زۆر باشە ئەی تا چەند بەشداری ئەەکەن لە فستیڤالەکانە لە ئێرانیا خودت لە بۆنە تایبەتەکانە زۆر بەشداریان کەن هەموو کچۆ کۆڕۆ لە هەموو جەشواری کە هەست لە ئیران ئەوەکو خۆت خۆم لە جەشواری لە کوردیەوە مەسەڵان سەنەنداج بەشداریمان کردووە 5 دۆرە مەقامی ئەوەڵی تەمبورە تەکنەوازی لە جەشواری فەجر ساڵی 79 ئەوەیش مەقامی ئەوەڵە دەرواقع 20 لە مەقامی ئەوەڵ هەرچەند مەقام زۆر مهم نییە هەورا دەچین دوستەیلی جەدید پەیداکەینەوە زۆر باشە ئەکات پۆریاتۆ منیش وەڵا کرماشان و لە کەرەج لەگەڵ لە سەیەدا کاری ئامیرەکەیم لای لای شەو کاری نووسەری و کامیان لای تۆ زۆر گرنگترە میوزیکەکە یاخودۆتان نووسینەکە وەڵا هەردگێت بە یەک جور بۆم خۆشە واتە گرنگی بە هەردووکیانیت کات بەردووکیان تەرخانەکەیت ئەرێ زیاتر نووسینەکانت بۆ نمونە شعرەکانت دەربارەی من شعری کوتا ئەکسەرەن ئیژم باشە هایکۆ شاری هایکۆ سەنعەتی شعری ژاپۆنیە ولی خۆ لە زوانی فارسی و کوردی ڕاستە زیاتر شاری هایکۆ نووسی کوردی کەلهۆڕی و یەواش یەواشی سۆرانی درم فێر بوو ئیشاڵڵا باشە وەڵا سۆرانەکەت باشە ئێستا دڵێم ئێستا سۆرانەکەت باشە ئەگەر شارێکی هایکۆشت ئامادە بێت لە خیاڵ تا بە شارەکانی خۆت خیاڵمان نییە لەناو مۆبایلەکەم دەقیناکە بە دەرفەتێکیکە وەکو بەرهەمی چاپکرا و هیچت نییە یەک کتاوم چاپ بووە لە کرماشان یەک کتابچەی بچکە هایکۆی لە فارسیە بە فارسی ولی خۆ 6 کتاوم نووساوە هەنووز چاپنەوە ڕۆمان و 4 ڕۆمانم هەیە و واتە هەموو ئەوانە شەمی بە فارسیە بە زمانی فارسیە ئەوە ڕۆمانە توانم تەرجمە بکەم بە ئینگلیسی بە کوردی ئەوە مشکلی نییە باشە شارەکانیشە زیاتر هەر بە فارسیە شێرەکانم ئەوەی کە چاپ بووە فارسیە ئەوانە کە چاپنەوە هەم کوردی هەست هەم فارسی زۆر باشە واتە تەنها بە فارسی نییە بە کوردیش کوردیش نیست زۆر باشە دەست خۆش بێت کاکسەی جەلال بێژگە لە تەمبور بێنە سەرم ئامێرە کە ئامێرێکی زۆر سەرنجڕاکێشە کە ناوی دووچیە کە ئەمە ناوێکە خۆت لێت ناوە لە هەمان کاتە دەستکردی خۆشتە خۆت دروستە کردووە پێم خۆشە هەب ئامێرەکەش بۆی بینێران جوان ببینن کە ئەم ئامێرە تایبەتە بە کاکسەی جەلال خۆی دروستی کردووە واتە هیچ کەسێکی کە خاوەنی نییە خۆی خاوەنی ئەم ئامێرەیە پێم خۆشە باسە چۆنی دروستکردنی ئەم ئامێرەمان بۆ بکەیت کە چۆن بیرت لەوە کردەوە کە ئەم ئامێرە دروستکەیت ئەو ئامیرە مەخسوسی ئیماز لە 25 ساڵی پێش ئەوە دروستکردیەوە 25 ساڵە بە دروستکرا دەرواقع بۆ ژاندنی ئەو ئامیرە هەر دەست یەک کار ئەنجام بدە هەمزەمان هەنی بەخش دەستی چاپ بەخش کوبەیی بەخش ملودیک و مزرابکاری ئەنجام بدە دەستی ڕاستیش بەخش کوبەیی یعنی هەمزەمان ریتم و ملودی دەستی چاپیش بەکارێ هەمزەمان بە قابلیەتی ئەجرای گیتاری هەیە ستار تار و ئەتوانیت وەکو چۆنەڵی دەنگی هەموو ئامێرانەی پێ دەرکەی وەکو گیتار ئەوانە هەمووی ئەتواندرە بەم ئامێرە بژاندرێت زۆر باشە ئەی چۆن بیرت لۆ کردو کام ئامێرە تایبەت بە خۆی دروستکەیت بە هەرحاڵە چۆن ژەنیاری تەمبور بوو تەمبوریش خۆردە مەحدودیەتی هەست چون یەک سازی ئاینیە ئێمە هاتیم ئەوە تەڕاهی کردیم وحی تۆ وای لە تۆ کرد کە ئامەریکە دروستکە لە بەرەوەی تەمبور چۆنەڵی مەحدودا ناتوانیت چۆنەڵی ئەوەی کە تو ئەتەبێت یاخودەوەی کە لە مەشکی توایە بۆ ژەنین یاخود بۆ ئاوازی کە لە مەشکی توایە بەوە دەریکەیت هەستەی ئامێرە دروست کرد و یەکۆی
بۆ خدمەتکردن بۆ موسیقی کوردی بۆ خزمەتکردن دەرواقع ئەو سازە یەک وەحدەتێک دروست دەکەیت کە داوەت خەڵق داوەتەکەی بۆ وەحدەت و قەدری یەک زانستن باشە ئەیتا چەند لە کرماشان ینی ئەم ئامێرە سەرنجڕاکێشە یاخۆ تا چەند گوێبیستێم ئامێرە بن و پێیان خۆشە کە تۆ بیژەنیت بەڵێ پیان خۆشە استقبالیانی زۆر کردووە ئامیرە ئەتە گرنگی زۆر پێیان بەم ئامێرە بەڵێ زۆر باشە باسە گوێبیستی میوزیکێکی بەم ئامێرە با بزانین دەنگێم ئامێرە چۆنە لە خدمەت پەنجاتەر خۆش بێت بەڕاستی ئامێرێکی زۆر تایبەتە لە بەرنامەتەیە کە ئامریکا لەم جۆرە دروستکەیت یاخۆ تەناودانێ بێت ینی خۆم پەقەت دروست بکەم یاواتە چۆنەڵی چەندانێکی کە لەم ئامێرە دروستکەیە خۆت ئایا لەبێت داواکاری لەسرە کام ئامێرە دروستکەیت چەندانێکیان هەست هەزمانە دروست بکەین هەرکە دوست داشتی حەزی بێ دروستکردنی قورسە؟ نه خیلی سخت نییە بۆ کارە بەڵام ژەنینی قورسە ژەنینی ئارە تەمەرکۆزە توێت بعد یەک زەرە باید نەوازەندە بێت ینی یەک دووری مقدماتی تێ کردیت بعد باید ئامێرە بژەنیت زۆر باشە کاکفوریا لە کرماشان و بەشێکی گشتێتوانێت بێن لە ڕۆژهەڵات تا چەند گوێگیری باش هەیە هەم بۆ میزیک هەم بۆ کاری مەقامبێژی هەم بۆ شعریش لەوێت تا چەند حەز بە کاری هونەری ئەکەن یعنی خەڵکەکەی بە شێوەیەکی گشتی تا چەند گوێگر و بینەری کارە هونەرەکان هەیە لەوە زۆر هەزیان هەست بە موسیقا و شێر و ئەمانە ولی متاسفانە جدیدەن کەمێک کەم ڕەنگە بووە ئەی تا چەند پشگیری گەنجانی وەکو ئێوە ئەکرێ لەوێ بۆی بەردەوام بن لە کارە هونەرەکانتان گەنجان ئەگەر زەهنیان مەشغوڵ نەبێ
زۆر هەزیان هەست بێن بە سەمتی موسیقا باشە چۆن مەشغوڵن کەمتر کەم ڕەنگ بووە مەشغوڵم بەکاری کەەوە بە پیشەی ڕۆژانیانەوە زۆر باشە کاک سەید جەلال بەتەمای لە ئایندە جارێکی سەردانی باشوور بکەیت یاخۆت لێرەش کاری هوەریت هەبێت ئەو پەیوەندیە دروست بێت پەیوەندی هوەریە لەگەڵ میوزیسیانەکان ئێرە یاخۆت لەگەڵ گروپە میوزیکەکان حتمما ئەگە پیشوایت حتمما هەوکاری پێت خۆشە پێم خۆشە زۆر باشە وەکو ناسین و پەیوەندی کەس لە میوزیسیانەکان ئەناسیت لێرە بەتایبەت لە شاری سلێمانی لێرە وەکو پەیوەندی برادەرایەتی کەس ئەناسیت لێرە هاوڕێت نییە نافێڵێن زۆر باشە هیوادارم لە ئایندەیە هەم هاوڕێتە بێت وەکوانی کە میوزیسیان وەکو خۆتان ئەو پەیوەندی هوەریانە دروست بێت لە کۆتای پرۆگرام نزیگە بینەوە من زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لەگەڵ ئێوە دانیشتم هیوادارم جارێکەش سەردانی باشوور بکەن و هەروە لێرەش کارە هوەرەکانی خۆتان پارە پێبن بەڵام بۆ کۆتای پرۆگرام پێمان خۆشە جارێکی کە هەم گوێویستی دەنگە خۆشەکەی کاکەپوریا بین و هەروە بە دەست و پەنجەی تۆش ئامێرەکەمان بۆ بژەنیت پێمەلای تۆ با من ماڵاوی لە بینەرەکانم بکەم ئێوە خۆتان ئامادە بکەن بە لە بینەرانی ئازیز و خۆشەویستی هیوادارم پرۆگرامەکە بە دڵی ئێوە بێت سپاس کە تا ئێستا بینەر بوون سپاس بە هاوکاران و سپاس بە میوانەکانیشم هەتاکو سبەی ئێوارە بە پرۆگرامێکی نوێ لەگەڵتان نەبین ئێوارێکی خۆش بۆ گشتلایەکتان عزیزان ماه رخساری به گوشه ابروان تیری به جرگم آشنا کرده ندارم هیچ تقصیری عمری پاسوانیم که به دوری خرمنی حسن به صد من گندمی گناه هیچ ناده
بورزی